ئەرێ دڵ بێ شەرابی لە عەلی گوڵ ڕەنگ لە گوڵ چ بکە کە جیلوەی گوڵ لە گوڵ شەندا نەبێ بولبول لە چڵ چ بکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە نەچێتە سەر تەریقەی حەزرەتی پەروانە دڵ چ بکە بە ئاهەم گەر ڕەقیبانە بسووتێن ئەی گوڵی ڕەعنا مەڕەنجە تو خودا شعلە الئاقاری چقڵ چ بکە هەتا ماوە ئەبێ ئەشتی نەدامەت داوەرێنێ چاو عەرەق ڕشتن نەبێ شەخسی لە کاری خۆخەجڵ چ بکە فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی وەقتی هەلاکەتیە کە سەر بۆ گەینەپەت بێ پێ لە کورسی و ئەسکەمەل چ بکە لە عوشاق و ڕەقیب ئەو شۆخە چاوی لوتفی وەرگێڕا کە ئاسک ئادەمی یاسەک ببینێ غەیری سڵ چ بکە چه حاجەت نەرگزی مەست بکەم وەسفی بە مەخموری کە چاوی سورمە کێشراوی خودایی بێ کە چاوێ سورمە کێشراوی خودایی بێ لە کل چ بکە لە هەرجەیەک هەڵێ خورشیدی گوڵڕوخان مەحوی لە هەرجەیەک هەڵێ خورشیدی عیشقی گوڵڕوخان مەحوی ئەگەر عەقڵی ببێ لەو جێگە ئاونی عەقڵ چ بکە لە قەسیدەیەشی کە یا مەحوێ فەرموێ کە دڵ دەتوێتەوە بۆ تۆ دەکەی ئەو ڕۆژە تۆ بڕوا کە خۆ دەرخەی وەکو خۆر دڵ وەکو شەونم لە خۆ بڕوا کە ڕۆحم تێگەی تۆ حەز بە دەرچوونی دەکەی دەرچوو ئەبێ عاشق کە دی بێزارە یاری بێ بڕۆ بڕوا وتم با لەم دەروکۆیەدا ئانێ سکوونەت نەتکەم وتی عاشق ئەبێ هەر دەربەدەر بێ کۆ بە کۆ بڕوا وتی مەحوی من و تۆ ئافتاب و سایەتی مسالین جەنابی من کە دەرکەوتم ئەبێ تەشریفی تۆ بڕوا وەکو ڕۆژ ئەو مەهە لەو دوورە دەرکەوت لە مێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت کە ئەو لێو ددانەم دی بەجارێ لەبەر چاوم هەموو لەعل و گوهەر کەوت و نەوزێکم شەوێدا گەیە سەرم و وتی هەستە هەتاوت وا لەسەر کەوت لە چێ یا ڕەب خەبەر پرسی بکەم من کە
کە هەرکەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت لە کێ یا ڕەب خەبەر پرسی بکەم من کە هەرکەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت دڵم وەک شێری بێشەی شوعلە گرت و لە سینەی پڕ لە سۆزم دەربەدەر کەوت لەسەر خۆچوو بەدەم گریانەوە دڵ گەڕەک پڕ بوو کە ئەم منداڵە دەرکەوت لە ڕۆژاواوە ئیم شەو بێنیقابە مەهی من ماهی عالەم بێمەفەڕ کەوت بە خۆڕایی ئەوەندەم ناڵە کێشا بە خۆڕایی ئەوەندەم ناڵە کێشە لە سینەمدا پسا ما بێ ئەسەر کەوت برۆی ئەو شۆخە ئەمڕۆ تیغی کێشا نەجاتیدا بە ڕەحمەت هەرچی بەرکەوت بەپیر ئەو ڕۆژەوە مەحوی ئەوەندە بەسەر چوو بوو وەکو شەونم لەسەر کەوت لە کێ یاڕەب لە کێ یاڕەب لە کێ یاڕەب خەبەر پرسی بکەم من کە هەرکەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت بێخەبەر کەوت ئەوی ئەمڕۆ بە دەوری تەختیایە هەلهەلەی مەخلووق لە دەوری نەعشیا سبحەی دەبینی وەلوەلەی مەخلووق بە پەلپەلکردنی سبحەی ئەگەر ببوایە باوەڕیان بە پەلپەلکردنی سبحەی ئەگەر ببوایە باوەڕیان ئەبوو قەت بەم حەددە نەبوایە بۆ دنیا پەلەی مەخلووق لە پەردەی جیلوەیەکتا ڕوونمایە شۆری سەد مەحشەر نیقابێ لادە لەو چیهرە ببینە زەلزەلەی مەخلووق بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو هەموو ئەشن بە خنکان و لە وشکی شەمەلەی مەخلووق بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو هەموو ئەشن بە خنکان و لە وشکی شەمەلەی مەخلووق لە سوقی دەهردا دوکانی هەرکەس مدەتی عومرە لە سوقی دەهردا دوکانی هەرکەس مدەتی عومرە گەوهەردانە بە پشکڵدانە مەحوی مامەڵەی مەخلووق دیارم دەیری عیشقە جێبە سووتن بێ لەوێ دەگرم کە من مشتێ چڵ و چێوم بەچی بم کەڵکی کێ دەگرم نەگەیە دامەنی دەستی دوعا جا دەبمە خاچی ڕێی تەریقەی گۆشەگیری بەر ئەم جارە ڕێ دەگرم کە دادی یەسی خۆمم بردەلا ئەم عاریفەتون بوو وتی ئاخر سبەینێ جەژنە خوێنی تۆ لە پێگرم لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزەردی خەجاڵەت مام
لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزەردی خەجاڵەت مام بەناوی سێوی ناوم باغەوان و من بەهێ دەگرم لەسەر خۆ چوونە شەیدابوونە قوڕ پێوانە سووتانە هەتا مردن محەبەت ئێشی زۆرە ڕێزی لێ دەگرم چ شۆخە ئاگرم تێبەرئات و پێمەڵێ یا شێخ بە خاشاکی ئەوت شوعلە عەسامە دەستی پێگرم کەسینەی ڕێشمی بەو تیغی نازان جنەنجر کرد کەسینەی ڕێشمی بەو تیغی نازان جنەنجن کرد وتی پەژموردەی ئەم لالە زارە ئاوی تێگرم لە پاداشی قسەی سەردا هەمە ئاهوو هەناسەی گەرم کەسێ شێتانە بەردم تێگرێ من بەرقی تێگرم شکر هوشیارە مەحوی 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 تێگا دنیا خراباتە کە بە مەستی بکە ئەهلی خراپەی بۆچی لێگرم شکر هوشیارە مەحوی شکر هوشیارە مەحوی شکر هوشیارە مەحوی لە ناکەسکاریە خاکم بە سەرڕۆیی بەبا عومرم خوا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێ ئەمرم بەزایع چوونە لە مالا یعنیا وەقتم هەموو یعنی ئەبێ وەقتێ لە بول وەقتێ بخوازم تا تیا بمرم ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریشی مەسئلەی دەورم خەیاڵی پوچی دنیاوە دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەرمەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ دەبەر پیری سرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم چییە سوچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا دەعوا چییە قەبرم سبەینێ یحشەڕ المەرء براگە الفرسەتە ئەمڕۆ سبەینێ یحشەڕ المەرء براگە الفرسەتە ئەمڕۆ تەبەڕابن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم لە من نازانم ئیتر نەفسی بەدخوچی ئەوێ مەحوی کە بەدکردار و بەدڕەفتار و بەدئەفکار و بەدتەورم مەگەر بەر مەوجی بەحری ڕەحمەتم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پابوونەوەم ناممچینە سەترم بەپیر ئەو ماهەوە چووم و بەسەر چووم پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چووم تەڵێ نێرگسم و باخی حیرەتم پێ بەفەڕ هات و وەکو گوڵزوو بەسەر چووم دەزانم بادیەی عیشقە خەتەرناک کەچی هەر چووم ئەگەر مام و ئەگەر چووم دەزانم بادیەی عیشقە خەتەرناک کەچی هەر چووم ئەگەر مام و ئەگەر چووم بە ئۆغرکردنی من بوومە قەقنەس کە ئەو چوو بۆ سەفەر من بۆ سەقەر چووم دەزانم بادیە عیشقە خەتەرناک کەچی هەر چووم ئەگەر مام و ئەگەر چووم
بە ئۆغرکردنی من بوومە قەقنەس کە ئەو چوو بۆ سەفەر من بۆ سەقەر چووم وتی قەد وامەیە من واوە هەردێم نەهات ئەو واقەت و من واوە هەر چووم غەمی قاتیڵمە مەحوی منفعیلمە لە حەشرا کفنی خوێناوی بەبەرچووم لە باسی مەینەت و دەردی دەرونی بۆیە دەم نادەم لە خوێناوی دڵی پڕ غەم کە سینەم مەوجەدا تادەم غەمم دێتێ کە بۆ وەک کۆدەک وەکو منداڵ ئاگر بەردەمە کاغەز لە بۆ نووسینی غەمنامەی دڵم هەرگا قەڵەم دادەم بەحەق هەر حەق بەناحەق ناحەقم وتووە لە ڕۆژێ بووم وەکو مەنسوور ئەگەر بیشم کوژن ناکەم لە حەقلادەم سبەینێ وەرنە سەیری کوشتنم وادەم چەهاداوە لەسەر وادەی درۆی ئەو نادەم ئیتر وادە قەت نادەم وتم گەر حاڵی مەحوی تێ بگەی ڕەم بەم حەدە ناکەی وتی ئەو تێ نەگەیوە من پەریم و ئەو بەنی ئادەم بیبێ یانەی بێ یعنی بیبیستێ یانەی بیستێ بیبێ یانەی بێ من داد و بێدادێکەم گوێ باتێ یانەاتێ ئاه و فەریادێ ئەەکەم حەقی ئیخلاسە بەجێهێنانی ئادابی خلووس پێ بزانێ یان نەزانێ من بە دڵیادێ ئەەکەم بێستوونی عیشقی شیرینێک ئەوە هاتوۆتە پێش گەر لە حەق بێمونەیەم تەقلیدی فەرهادێ ئەەکەم دەرسی عیشقم هەر لەکن پەروانەیە بولبول بووە بیگەمێ یانەی گەمێ هەر مەشقی ئوستادێ ئەەکەم بەم نزیکانە لە بەرمە مەحویە ڕێجێکی دوور بێتە دەستم یانەیە هەر کۆششی زادێ ئەەکەم لەپڕ بەردی ئەجەل بۆ شیشەی عومرم نەوا بێزوو لەپڕ بەردی ئەجەل بۆ شیشەی عومرم نەوا بێزوو فیداتم دەست و بردێ ساقیا جامی شەرابێ زوو بە تابی عەکسی ئەو دیدارە دڵسووتام و زەکایە کەتانی ڕاگرە سازوو بە جیلوەی ماهتابێ زوو دەنی تەبعی بەجاری عالەمی داگرد ئەوا مەحوی دەنی تەبعی بەجاری عالەمی داگر ئەوا مەحوی درەنگە ئیلتیجابە بەڕێی عالی جەنابێ زوو شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەو وتی ناتێگەیشت و تەجربەی مەردانە شەو هەر سیابەختانی عیشقە مەزهەری نووری هودان شەو نەبێ ئەستێرە مەستورن بە کەم مەڕوانە شەو بۆیە زوڵمەت پۆشە نووری ئەهلی جەوهەر دەرکەوێ سەیری حەقی کەن لەسەر ئەمماه و ئەستێرانە شەو نەبووە نابینی لە شەو مەحرەمترێت تا ڕۆژی حەشر پەردەپۆشە هەمدەمە هەم دەردی عوشاقانە شەو
کە لێوی خوێنمی نۆشی کە لێوی خوێنمی نۆشی شەوی خەتگرتی دەوری ئەو بە قوربانی خوێنێکم کەوا ڕۆیی بەسەریا شەو لە ئەشک و ئاهما جۆش و خرۆشی حەولی تەئسیرە ئەزانن ڕێیەکی دوورە لە پێش ئەڵبەت دەکەن سەرڕە و بڵا ڕۆحە مقەدەس بێ ئەموو ئەو کردنێ بەس بێ دەسا ڕۆحە مقەدەس بێ ئەموو ئەو کردنێ بەس بێ هەتا ئاخر هەناسە ئەو بناسە هەر بنازە بەو شەوێ لەیلا بە مەجنونی وەها دەی تەماشادا شەوێ لەیلا بە مەجنونی وەها دەی تەماشادا ئەبێ ڕۆژێ ببینی من کە تۆ ڕێخەیتە دەشتی خەو وتی من بێم و مەحوی وا بمێنێ ناکرێ نابێ هەتا و سێبەرین ئێمە ئەبێ یا من ببم یا ئەو لە ڕێگەی مەهلەکەی عیشق ئەربەڵاجوونی برالادە لە ڕێگەی مەهلەکەی عیشق ئەربەڵاجوونی برالادە ئەوی من چووم و لەو مادی هەر ئاهوداد و فەریادە چییە خوسران ئەمەندە مەستی لەهو لەعبی دنیا بوون برا عمری جیرامی لە ڕێی ئەم بادە بەربادە لەسەر تۆ بوومە پەندی عالەمێ لەسەر تۆ بوومە پەندی عالەمێ وتم و وتی مەحوی بەسی بێ مشریکی بەس یا لە دنیا یا لە من لادە دوو قەسیدەی ماوە هەردووشی بەسەرێکەوە خوێنمەوە بۆی بچین بۆ لای حەزرەتی نالی و زاتەکانی تریش لە شەهیدی غەمزەیە فەرمێ لە سەیری خەستەخانەی عیشق ئەوی سەوزەی کەواشینە لەسەر هەر خەستە دێ یا خوێندنی یاسینە یا شینە شەهیدی غەمزەیە بەعزێ سەقیمی عیشوەیە جەمعێ شەهیدی غەمزەیە بەعزێ سەقیمی عیشوەیە جەمعێ دیارە سەرنویشتی ئەهلی دڵ یا شینە یا سینە بەسەر دڵدا لە قاپی فەیزەوە دێنەش ئەپەی دەرپەی چ غەمزەی دیدە مەخمورێکە ئەم شەو کوندەکا سینە هەناسەمدا بەناڵە عەرزی حاڵی کەم کە تاساوە لە خوێناوی دڵ و جەرگم دەروونم کەی لە تاسینە لە عالەمدا علامەی سوبحی حەشر ئیمشەو بەیانیدا خوا عالم لە چاشی ئەو بەرۆکە دەردەخا سینە دوا قەسیدەی مەحوی نەڵێ مردم کە دنیا پشتی لەو ئەو ڕوو لە دنیا بێ کە پووری زاڵە بۆچی پیرە زاڵی پێڕەوانە بێ لە دەروێش و لەشا ئەم فاحیشە ئاخر دەکا حاشا گەر ئەهلی غیرەتی بەر لەو لە خۆی و ئەهلی حاشا بێ ئەگەر تاجێ لە سەرکا ئەم دێڕی زۆر بەهێزە ئەگەر تاجێ لە سەرکا سەرتی پێوە قوت ئەدا ئاخر مبارەک کەی دەبێ ئەو خەلعەتەی وا خەلعی لە دوا بێ
ئەگەر تاجێ لەسەرکە سەرتی پێ وەقود ئەدا ئاخر مبارەک کەی ئەبێ ئەو خەلعەتەی وا خەلعی لە دوابێ سبەی خاکە بەسەر سبەی خاکە بەسەر وەک من دەبێت تەحتە سەرا بێجێت بڵا ئەمڕۆ کە خەوتی مەسنەدێ تەختی سورەیا بێ برا فکری چرا کبریتی فرسەت تا لە دەستایە برا فکری چرا کبریتی فرسەت تا لە دەستایە شەوی یەڵدا لە پێشە ڕۆژی عمرێ وەختە ئاوا بێ بکەین ئاهو فوغان و بکەین ئاهو فوغان و ئاگرێ بەردەینە خانومان خەراباتی مەحەبەت حەیفە بێ ئاشوب و غەوغا بێ